بابەتی ئەمڕۆمان بابەتێکی زۆر گرنگە ئەویش ناڕێکی و پێشێوی خەواجامە چەندین بابەت دەیرێتەوەکەی لێ هەرە باوەکانی کەم خەویە بۆ ئەوەی باسی ئەم بابەتە بکەین بەڕێز دکتۆر هەژار عوسمان پسپۆری نەخۆشەکانی دەرونیمان لەگەڵە بەخێر بە دکتۆر بانێت زۆر سپاس دکتۆرە گەژوین خۆشبی سپاس دکتۆر ئێمە کاتی کە باسی پەشێوی خەو یاخود ناڕێکی خەوەکەین زۆر بەمان ئەومان بە خاڵە کە باسی کەم خەوی بکەین کێکێکە لە گرفتە هەرە باوەکان ئایا کەم خەوی هۆکارەکەی چیە و چ کاتێک ئەتوانین بڵین کە ئەم کەسە خەوی کەمە بەڵێ خۆی لە ڕاستە ئەبێ لە پێش هەموو شتێکا بزانین ئایا ئەم کەم خەوتنە بۆ دووسێ ڕۆژە یا بۆ مانگێکە یا بۆ 5-6 مانگە ئەمە زۆر گرنگە خۆ ئەگەر ئەو جۆرە بێ کە بۆ دووسێ ڕۆژ بێ زۆربەی حاڵەتەکان ئەمە هینە چۆن ئەڵەی کاردانەوەیە ئەنی بۆ نمونەیە سە خوێندکارێک پۆلی دوانزەیە لە سپینیەوە دەسەکا بە تاقیکردنەوەکانی کۆتایی یعنی ئەمە خۆی لە خۆیان سترێسێکی زۆرە ینی گوشارێکی دەرونی زۆر لەسەر مێشی زۆربەی خوێندکاران یا بۆ نمونە یەکێک دیدارێکی هەیە سبینێ لەگەڵ خاوەنکارێکە لە کۆمپانیایکی تایبەتە بۆی ینی ئەم ماوەیەکی زۆرە ینی بێکارە ئێساچی ئەو دیدارەکە ئەو مقابلەیەەکە بێگومان یعنی بۆی هەیە ئەو شەوە زۆر کەم بخەوێ بەرەوە ئەمانە لە ڕاستیان ناوینانین ینی شێوانی خەوە ئەمە کاردانەوەی ئاسایی ئەمە کاردانەوەی کە لە ژیانە زۆر ڕوایەکی قسەیەکی ڕق بەرامبەرێکیەکە ناحەقیەکە فیتنەیە دوو زمانی شتێ ئەوە هینە یعنی ناوینانین بەڵام یعنی کەم خەوی ڕاستەقینە ئەوەیە کە بەڕاستی ینی بووە بەهۆی ئەوەی کەسەکە لە ژیانی ڕۆژانە کێشەی بۆ دروست بێ ینی بەیانیان کە هەڵە سەیرەکە تێرخەو نەبووە سەیرەکە هێز و توانای نییە بێتاقەتە بە ڕۆژە ئیشی بۆ ناکرێ و شەو بۆ نمونە ماوەیەکی زۆر ئەم دوودیوەکە لە ناو جیا هەر خەو ناچێتە خەوی ناچێتە چاوی یا ئەخەوێ لەوانەیە زوش خەوی لێ بکەوێت بەڵام شەو چەند جارێک خەبەریە بێتەوە چەند جارێک خەبەریە بێتەوە اینجا جاری وایە کە ئێستا ئەوەش جاری وای کێشە نیە ئێستا تۆ شەو جارە دوو جار خەبەرتە بێتەوە بەڵام دوایە زوو خەوی لێکەوێتەوە مشکلە نییە بەڵام هەندێک کەسێک خەوی لێ ناکەوێتەوە تا بەیانی خەوی لێ ناکەێتەوە لە یەکە هەڵە سێ تا بەیانی خەوی لێ ناکەێتەوە یا بۆ نمونە هەندێک کەسێ بەیانی زۆر زوو بە ئاگادێ خەبەریە بێتەوە و ئیتر خەوی لێ ناکەوێتەوە مەسەڵەن تۆ سەورکەیەکێک چواری بەیانی خەبەری بێتەوە تا بەیانی خەوی لێ نەکەوێتەوە کەوا بۆ ئەمە چەند جۆرێکە لە کەم خەوی ئەمانە کەم خەوین بەڕاستی و ئەبێ یعنی بزانێ ئایا هۆکەی چییە ینی اینجا ئەگە لێم پرسی هۆکانی کەم خەوی ڕاستەقینە لە ڕاستیە جارێ هەرچی نەخۆشی هەچی جۆری نەخۆشی دەرونی هەیە بۆی هەیە ببێ بەهۆی کەم خەوی لە پێش هەمویانەوە خەمۆکی لە پێش هەمویانەوە نەخۆشی ترس هەموو جۆرەکانی ترس هەموو جۆرەکانی ترس بە تایبەتی ترسی گشتی یعنی هەندێک کەسێ هەر بەردەوام ترسی هەیە یعنی مەسەڵەن من نەخۆشم بینی و بۆ نمونە شەو بە هۆشیاری یعنی خۆی نایەوێ خەوی لێکەوێت بۆچی چونکە ترسێکی ئەوەنەی زۆری هەیە کە ئەڵێ ئەگەر خەوم لێکەوت لەوانەیە شتێکم لێ بکەن لەوانەیە بمرم هەیە ئەوەش نییە بڵێ یەکێ لە دەرەوە بێ شتێکی وەسواسی و قەلەقی بەڵێ نیگەرانی وەسواسی کەوا بوو هەموو کەلیماتەکان بە کوردی ڕەنگە ئێمە بە زمانێکی تر ڕاحات کەوا بوو هەموو جۆرەکانی نەخۆشی دەرونی بۆی هەیە کەم خەوی تیاابێ اینجا جۆری تر هەیە بێ دائمە خوای بیری لێکەینەوە یعنی هەندێ نەخۆشی هەناوی هەیە نەخۆشی هەناوی هەیە ینی بۆی هەیە هۆی کەم خەوی بێ مەسەلا نەخۆشیەکانی غودەی مل یا نەخۆشیەکانی هەناسەدان یعنی سیەکان بۆی هەیە یا نەخۆشی دڵ بۆ نمونە ینی هەندێک کەس لەوانەیە نەخۆشی دڵی هەبێ شەو نێڵێ بخەوێ ینی یاخود بەهۆی پرخەوانە نەخۆشیەکانی قورگ و لوت و گوێ وانە ئەمانە هەمووی ئەبێ دکتۆر ڕوونی کاتەوە بێ و نەخۆشە هەوڵبا ڕوون بکرێتەوە لەلایەن دکتۆرە پسپۆڕەکانەوە بزانە کامیانە ئەم هۆی نەخۆشی ئەم کەم خەویە یا جار وایە تەنانەت بەڕاستیە توانین بڵێن نەخۆشی ترسناکتر لەوانەیە لە پشتی ئەم کەم خەویەوە بێ بۆ نمونە نەخۆشیەکانی خودی مێشک یعنی مەسەلە زیا گۆشت ئەوەی کە پێڵێن سەرەتان یا زیا گۆشتی تر یا بۆ نمونە کیس لە ناو مێشکا بێ هەموو نەخۆشیەکانی مێشک
کەواتە هەندێک جار کەسەکە هەستەکە زۆر تەندروستی باشە خۆی ئەزانە کە نەخۆشیێکی دەرونی نییە کە دەستنیشان کرابێت و چارەسەری هەبێ بەڵام تووشی ئەم گرفتە بۆ ماوەیە کە خەوی لێ ناکەوێت ئایا تەمەەن یاخود چ شتێکی تر پەیوەندی هەیە بەوەی کە کەسەکە هیچ هۆکارێکی دیاریکراوی ئاشکرای نەبێت کە بێتەوەی کەم خەویەکەی من وەکوتم ڕووداوەکانی ژیانی ڕۆژانە یعنی مەسەلە دەروون کۆمەڵایەتەکان بەڕێی من دەوری هەیە یعنی بۆ نمونە ئێستا کچێک کوڕێک لە قۆناغی هاوژینگیریایە لە جیاتی هاوسەرگیری من هاوژینگیری بە جوانترەزانم بێگومان ئەمە قۆناغێکی بڕیارێکی زۆر گرنگە ئەمە هەم بۆ کچم بۆ کوڕ بەتایبەتی لە کۆمەڵی ئێمە لەم ڕۆژگارە ئەمە شتێکی دەروون کۆمەڵایەتیە کە بۆ هەیە یعنی فعلەن ئەو کەسەوا لێ بکە ماوەیەکی زۆر یا هەر خەوی لێ نەکەوێت یا هەر بڕیارێکی گرنگ لە ژیانە هەر بڕیارێکی گرنگ لە ژیانی ئینسانە بۆ نمونە ئەوەی کە پێڵێن کەسابەت بزنسێکی گەورە وانە کە لە بەردەم دەرگای ئەو کەسایە کە ئایا بیکات نەیکا ئەمانە وەکوتم زۆرتر ئەمانەیە کەوالە یا کێشە کۆمەڵایەتەکان لە بینی کەسەکانە یعنی بۆ نمونە ژنومێر لە بینی یەکتریا یا لە خێزانێکە باوکو و کوڕدایک و کچ ئەمانە هەمووی ئەتوانم بڵێم زۆرترینن ئەم کێشانن کە وا لە هینەکە اینجا هەندێک کێشەی تر هەیە کە زۆر گرنگە بزانین یعنی ئەوەی ئەمە پێڵێن مادە هۆشبەرەکان تەبەن لە مادە هۆشبەرەکانە دائمی خۆی ئێمە ئەبێ باسی قاوە بکەین چای ڕەش قاوە ئەمانە کافائینی تیا ئەمانە باش نین بۆ خەو بەتابەتی ئەگەر شەو ئەو کەسە زۆر بیخواتەوە حتا ئەو جۆرە کێکانەی کە تاڵن کافائینی تێگەن قاوەی تێەکەن شەو زۆر بیخۆی ئەمانە هەمووی تەسیری هەیە یا هین مەی یعنی ئەوەی کە پێڵێن مەشروب کحول و ئەوانە ئەمانە یعنی زۆر کەس هەیە ئەوێ کێشەی کەم خەوێکەی بەما چارەسەرکە ئەچێ بۆ نمونە شەو مەشروب ئەخواتەوە بێگومان ئەمە لە سەرەتاوە لەوانەیە ئەو کەسە تۆژێ خەواڵوو بکە وای لێ بکە زوو بچێتە ناو جێگا بەڵام لە مەودای درێژخایەنە ڕێک بە پێچەوانەوەی یعنی مەشروب خەو تێگەیە ئەی شێوێنێ و هەموو مادە هۆشبەرەکانی تر بەتایبەتی ئەوانەی کە ئێستا بەداخەوە یعنی زۆر جار گەنجەکان لە کاتی نێرگەلە کێشانە ئێستا زۆر جار ئەو تووتنی کە بۆ نێرگەلە بەکاریە مادەی هۆشبەری تایە بۆ نمونە بەتایبەتی وەکو کۆکاین ئەوەی پێڵن کریستال لە سپیەکە وەکو خوێوایە خوێی زبر کریستال ئەوە زۆرتر ئەم فیتامین ئەوەی کەوتم کۆکاینیش هەیە کە ئەمانە هەمووی هەر کەسێ ینی بیشێ شێو بەکاری بێنێ ئەبێ بەهۆی کەم خەوی ئەبێ بەهۆی هەر خەوزڕانی تەواو کەوابوو مادەی هۆشبەر زۆر گرنگە بزانین ئەو کەس کێشەیە نایکێشێ جگەلەوە یعنی بەگشتی ینی بۆی هەیە ئەوەی کە ئێمە پێڵێن ینی چۆنەڵێ شەکەتی دەرونی شەکەتی جەستەیی یعنی هەندێک کەس هەیە ئیشی زۆری هەم بە مێشکەوەی کە بە مێشکێ هەم ئەوەی کە هیچ جەستا ئەو کەسانە زۆر تووشی شەکەتەکە ئێش و ئازاری جومگەکانیان بۆ دروستەکە شەوکە ئەخەون ئەمانە هەمووی هۆ بڵاوەکانی کەم خەوین. دکتۆر ئەگەر باسی چارەسەرەکان بکەین بێگومان ئەگەر کەسێک نەخۆشیەکی جەستەیی هەبێەوە پێویست دەکات بە پێی نەخۆشیەکە خۆی چارەسەر بکرێت بەڵام ئەگەر ئەوانە جیا بکەینەوەوانێ ئایا هۆکارەکانی تر چۆن چارەسەرەکرێت؟ بەڵێ ئەگەر هۆکان نەخۆشی دەرونی بێت وانەیە نەخۆشی دەرونی زۆر گرنگە کە بزانی ئایا ئەو کەسە نەخۆشی دەرونی هەیە یانە بەتایبەتی وەکوتم خەمۆکی زۆر و ترس هەموو جۆرەکانی ترس و شیزۆفرینیا و بایپۆلەر ئەوەی کە پێڵن دووجەمسەری ئەوانەی کە بۆ نمونە لە دووجەمسەریا پێکاتۆ لە دوو بەشی خەمۆکی هەیە و بەشی مانیاشی هەیە هەردووکی بۆی هەیە کێشەی خەو دروستکە بەڵام لە مانیاکە مەسەلە ئەوە نییە کەسەکە کە خەوی لێ ناکەیە پێویستی بە خەو کەمە بێت هەنی کەسێک کە لە مانیای تەواوە بێ لەوانەیە شەو ڕۆژی دو-سێ سعات بخەوێ بەسی بێ ئەمە گرفتی لەگەڵ ئەویان گرفتی نییە لەگەڵ ئەوە بەڵام کە سوکار گرفتی هەیە ئەین تۆ تەسەوەر کە کەسێک ئەندامێکی خێزانەکە شەو یێتەوە ماڵەوە بەڵام خەوی لێ ناکەێت ئیتر تەقەتەقەکە قسەکە ڕادیۆ لێ تەلەڤیزیۆن ئەبێ بەهۆی کە بخەوی ئەندامەکانی تری خێزانەکە خۆی بەلای مهم نییە لە دوکتۆر مهم نییە بەلامەوە کەوابوون نەخۆشیە دەروونەکانە بێ چارەسەر بکرێن کە ئەوانە چارەسەر کرد کێشەی خەوەکە نامێنێ. بەڵێ هیچ جۆرێکی ترمان هەیە کە تەنها کەم خەوی بێت و هیچ نەخۆشیێکی لەگەڵانە بێت؟ بەڵێ لە ڕاستیە وەکو باسم کرد هەڵا
لە ڕەفتاری خەوتنە بەڵێ ئەگەر ئەوە زۆر گرنگە باس دەکەین هەڵە لە ڕەفتاری خەوتنە بۆ نمونە یعنی وەکو پێشتر باسم کرد هەندێک کەس هەیە وەکوتم مەسەلا بۆ نمونە ژووری خەوەکەی مەسەلا ژووری خەو زۆر گرنگە کە تەنیا بۆ خەوتن بێ ینی نابێت لە ژووری خەوە تەلەڤیزیۆن هەبێ ڕادیۆ هەبێ ئەم شتانە هەبێ ئینسان کە چوە ژووری خەوەوە نابێ ینی واچاکە تەنیا کاتێک بچێت بۆ خەو بۆ ناو جێگا کە بەڕاستی خەواڵوو بێ خەوی بێت ینی تۆ خەونێت و لەو پەڕی چالاکی مێشک و ئەوانابی باش نییە بچیت بۆ خەوچکە معلومە خەو لێ ناکەی ئەم دیدوەکەی بیەکەیتەوە کە بوو ئەمە لە ڕەفتارایە یعنی جگەلەوە بە هەڵەت تێگەشتنێک هەیە لە خەو هەندێکە زێڵە شەو وڵا دکتۆرە بێت زۆر وەرزشەکەم اینجا چمە ناو جێگا ڕێک بە پێچەوانەوە هەڵەیە یعنی شەو لە ڕاستەیە کە دنیا تاریک بوو واشە کە ئینسان لە ڕووی جەستەییەوە ئیسراحەت بکە یعنی بە هیچ جۆرە ڕاکردن چالاکی ماندووکردنەکە نیکە ماندووکردنی فیزیایی نە فیزیایی نە دەرونی خۆی ماندوو نەکا چاکە ئەوە زۆر گرنگە زۆر کەس هەیە بە هەڵۆت تێگەشتەوە بەڵام بە ڕۆژە چەند لە ڕووی جەستەییەوە بجوڵی بۆ شەو باشە خەولیەکە هەندێکە زێ بۆ نمونە لە ڕۆژە زۆرە خەوێ ئەچێ بە نیوەڕوانە 2-3 سعادە خەوێ ئەوە لەسەر حسابی خەوی شەوە هەتا بۆمان بکرێ بە ڕۆژە نەخەوین بەڵام بەنسبەت پیرەوە ئەوەی کە بە ساڵاتشەوە بەڕاستی هیچ کێشەنی ئەگەر نی سعاتێ سێ چارەشێ تۆزێ بخەوێ مشکلە نیە بەڵام بەگشتی ئینسان بە ڕۆژە نەخەوێت چاکە و لە ڕووی جەستەییەوە بە ڕۆژە خۆمان ماندووکەین چاکە بۆی بە شەو ماسوولکەکانمان خاو بێتەوە و ئێش و ئازارەکان کەمە بێت دیتر کۆڵنج ئەوانە نامێنێ ئەوانە هەمووی بۆ خەو چاکە و شتێکی تر زۆر گرنگە ئێمە بیر نەکەینەوە لە خەو ینی خەو شتێکە چۆن ئینسان کە برسی بوو شعور بە برسێتی تۆ پێویست ناگا بیری لەکەیتەوە خۆت لە کاتی خۆیان برسی دەبێتەوە چی نانەخۆی خەوی ژوایە خەو بە هەمان شێوە شتێکی فیزیۆلۆژیە لە جەستە پێویستی بە خەوە یعنی یەک لە سەرسەی ژیانی مرۆڤ لە خەوا بەسەرەوە ئەگەرێکی 75 ساڵ تەمەنی بێ 25 ساڵی لە خەوا بەسەرەوە کە بوو خەو پرۆسەیەکی سروشتیە پێویستمان پێێتی بیری لێمەکەرەوە و مەترسە لەوەی کە خەو لێ نەکەوێت ئەمە زۆر گرنگە کە ترسای لەوەی کە خەو لێکەوێ هەمووی لێ تێگەیە خەو خۆیەت ڕامەکە بە دوای خەوا بە دوای خەوا ڕامەکە خۆیە بیری لێمەکەرەوە ئەمە زۆر گرنگە زۆر کەسێ بیری لێکات و ترسی لەوەی هەیە دوای ئەوان دێ بەڕاستی ڕای هەڵا هەیە لەسەر خەوە هەیە ینی ئەگەر بۆ نمونزە ئەو بڕێی کە ئینسان ئەخەوێت لە ڕاستیا دوو جۆر کەس هەیە هەندێک کەس هەیە ئەوانن کە تۆزێ زۆرتر ئەخەون ئەمانە ئەوانن کە لە 9 ساعات زیاتر پێویستیان بەوەیە بخەون 9 ساعات و بەرەوژوور باشە لەوانەیە تۆ لە نەوعەکەی تربی نەوعەکەی تر ئەوەیە کە لە 6 ساعات کەمتری بەسە ویستمە پرسیارە بکەم ئایا بەپی ڕای کەسەکە گۆڕێ بۆ منە چەند کاتژمێر پێویستی بەخەوە سروشت خۆی لە ڕێی سروشتی هەموو کەسێ ئەبێ خۆی بناسێ خۆی خۆناسین زۆر گرنگە خۆناسین نەکرد بۆ خۆناسین لەلایەنی دەرونیەوە مرۆڤ ئەبێت جەستەی خۆشی بناسێ وانە جەستەی خۆناسین جەستەی خۆت بزانێت تۆ چەنە پێویستە هەموو کەسێ بەڕاستی تەمەنی گەشتە 19 بێ بزانێ چ جۆرە کەسێکە لەو کەسانە هەیە کە لە 6 ساعات کەمتر پێویستی بەخەوە یا لەو کەسانەیە کە لە 9 ساعات و بەرەوژوور پێویستی بەخەوە اینجا هەندێک کەس هەیە ئەوە نازانێت ئەڵێ وەڵا دکتۆر خۆ من خەوم باشە بەڵام هەندێک کەس هەیە وڵا لە 8 ساعات زیاتر و 9 ساعات پێویستە ناوانێ بەراورد بە کەمترەخە بەڵام ئەوردی خۆیەکە لەگەڵ کەسێک ڕای هەڵە لەسەر خەو ئەمە ژێشەکە لە هۆکان کەواکە لە هەندێک کەس کە خەوی یعنی درەنگ خەوی لێکەوێ دکتۆر کتێب خوێندنەوە یەکێکە لە بابەتەکان کە لەگەڵ خەوا پەیوەندی هەیە تا ڕادێک بۆ نمونە ئێمە زۆر جار کە خۆمان بمانەوێ بخوێنینەوە یاخود سعی بکەین یا قوتابیەکان لە کاتی سعیکردنە هەر کتێبەکە بینەیەک سەر هەستەکە خەویە بۆ کەسی ئاسایی ئەتوانێت ئەمە بەکار بهێنێ بۆ ئەوەی کە سەیریکە پێش ئێمە دوو هونەرمەندی هێژا یەکێکیان پیانۆی لێیە ئەویان شمشاڵی لێیە لە ڕاستیە لە دڵی خۆماوتم ێستا تۆزە زۆرتر ئەمانە بیڵێن لەوانێ من خەوم لێکەوێت ئەوانە خۆش ئەیانوت ئینسانی ئارامە کردەوە زۆر گرنگە ئینسانی ئارامە کردەوە ئینسانی وا لێ ئەکرد ئاشتی خواز بێ ئەگەر توندوتیژێ لە مێش یاوێ کەم بێت قەلەقی و هەر تۆ باسی کتێب خوێندنەوەت کرد من باسی کتێب خوێندنەوە و مۆسیقاش ئەەکەم ئەبێ کەسەکە لە خۆی تێبگا بەڵام لە هەموو حاڵەتێکە
باش نییە تۆ یوتیوبی مۆبایلەکە و لە ژووری خەوا بەکاربێنی بۆ مۆسیقا حتا ئەگەر مۆسیقاکە خەولێخەر و ئارامکەرەوەش بێ و باش نییە کتێبەکە کە زۆر بەخۆشی ئەیخوێنێتەوە بەتایبەتی کتێبی ئەوانەی کە پەیوەندی بە ڕۆمان و شعر و ئەوانەوە هەیە نەک کتێبی تۆ بڵێ من ئەچم کتێبی فیزیا و علمی ئەخوێنمەوە لە ڕاستی ئەو باش نییە بۆ خەو يعني بۆ خەو کە ئەیخوێنیتەوە لە ژووری خەوا مەیخوێنەرەوە یعنی ژووری خەو ببەستەرەوە بە خەوتنەوە نەک بە کتێب خوێندنەوە نەک بە گوێ لە مۆسیقاگرتن خەو تاریک ئەەکەی ژوورەکە و ئەچی ئەخەوی کە بەڵێواتە مۆسیقا و کتێب خوێندنەوە و ئەوانە لە ژوورێکی دانیشتنەکە تا ئامادە لە دەرەوە ژووری خەو زۆر گرنگە هەندێک کەسێ ئەوەی کە پێڵەن مۆسیقای ئارامکەرەوە وانە نەک مۆسیقای تەپڵ و دەفوانە مۆسیقای ئارامکەرەوە نەکی هێڵپەرشیەوانە مۆسیقای ئارامکەرەوە بۆ هەندێک کەسێ زۆر گرنگە هەر لەگەڵ مۆزوعی مۆسیقا بۆ نمونە ئەوانەی کە باوەڕمەندن یعنی قورئانی پیرۆز هەندێک کەسێ بەوە ئارامە بێتەوە گوێی لێ ئەگرێ کە خەواڵووی کردوینی کرد اینجا بچێتە ژووری خەو وەک کتێب خوێنەوەش وەکو وتم ڕۆمان شعر ئەدەب ئەو شتانە نەک کتێبی علمی قورس بە پێچەوانەوە مێشتماندووەکە دوایە کە چوە ژووری خەو بیر لە هاوکێشە ماتماتیکیەکە بیر لە فیزیاکە خەوی بە پێچەوانەوە خەوی لێ ناکرێت بەڵێ ئەوانە گرنگە و هەموو ئەوانە بۆچی گرنگە ینی ئێمە بۆ ئەوی خەومان لێ بکەوێ نابێ ماسوولکەکانمان گرژ بێ نابێ ئێشمان هەبێ وە نییە بێگومان ئێشی ژێشەکە لە هۆکانی هین کەم خەوی ئینسان کە چووە ناوجێگەوە نابێ هیچ جۆرە ئێشێکی هەبێ کە تۆ ئێشەوێ خەو لێ ناکرێت کەوابوو بەڵێ کتێب خوێنەوە ئەوانە بۆ هەندێک کەس گوێگرتن لە مۆسیقا یا خۆ دەزانی ئێستا شتێکی کا هەیە کە زۆر خۆشە کتێبی دەنجی کەسێ بۆ نمونە بەتایبەتی ئەوانەی کە بە ساڵات چوون کتێبیان بۆ ناخوێنێتەوە بەڵام ڕۆشنبیرین حەز لە ڕۆشنبیریەکەن حەز لە خوێندنەوەی ئەوانە ئەکەن ئەتوان کتێبی دەنجەکە بە مۆبایلەکە لە دەرەوەی ژووری خەو گوێی لێگرن ئارامیان ئەکات و دڵیان خۆشەکە اینجا چنە ژووری خەو وەکوتم بە خەواڵۆیی بابچینە ژووری خەو دکتۆر تۆ باسی ئەوت بۆ کردین کە پەشێوی خەو چەند جۆرێکی تری هەیە ئەگەر بە کورتی باسی گرنگترین جۆرەکانی تریمان بۆ بکەیت لە ڕاستیە وەکو هەموو شتەکانی تر یعنی ناوەندێتی میانەڕەوی لەمەشا هەر زۆر گرنگە لەبەرەوە زۆر خەوتن لە ڕادە بە دەر زۆر بخەوی ئەوەش باشنی بۆچی چونکە بە ڕۆژە کە هەڵەسی ڕۆژکە بۆ ئەوەیە ئینسان بەرهەمی هەبێ کار بکە بجوڵێ چالاکی کۆمەڵایەتی و پیشەیی هەبێ کە ئینسان زۆر خەوت و خەواڵ بوو ئیتر یعنی تااقەتی هیچی نابێ بیکە ینی زۆرتر لە ماڵەوە بێ و لە ڕاستە بەو ژۆرەش کە ئینسان زۆر خەوت و زۆر لە ماڵەوە بووە چالاکی هینی نەبوو چالاکی جەستەی و دەرونی نەبوو ئەمە خۆی لە خۆیان ببێ بەهۆی خەمۆکی ئێستا لێرە ئێمە هاتینە مۆزوعێکی تر یعنی زۆر خەوتن ئەبێتە هۆی چالاک نەبوون زۆر خەوتن چالاک نەبوون بەرهەم نەبوون دانیشتن بێزاری بێ ئەوەی هیچ هینێکە هەبێ ئەرکێکە بێ فرمانێکە بێ خۆی لە خۆیان باش نیە و بۆیە ئینسان بێ بەهۆی کێشەی دەرونی و بەتابەتی خەویا ترسوانە کەوا زۆر خەوی لە ڕادەی خۆی زیاتر ئەوەش باش نییە ئەوەش یەکێکە لە کێشەکانی خەو کە بێ دکتۆر بەتابەتی دکتۆری دەرونی بزانێ هۆکەی چییە و لە ڕاستیایەکی لە هۆکانی زۆر خەوی جۆرێکی خەمۆکی هەیە یەکێک لە نیشانەکانی زۆر خەویە خەوی زۆر و زۆر خواردن جۆرەکانی تر زۆربەی حاڵەتەکان خەمۆکی ئەبێ بەهۆی کەم خەوی و کەم خواردن بەڵام هەندێکی هەیە کە بە پێچەوانەوە ئەبێ بە زۆر خەوی و زۆر خواردن اینجا جۆرێک هەیە کە لە ڕاستیە یعنی ئەوەی کە ئەتوانین پێی بڵین شاڵا و هێرشی خەو یعنی جاری وایە هەندێک کەس بۆ نمونە ئۆتۆمبیل لێ خوڕێ یا لە کاتی ئیشکردنێکە لەسەر مەچینە یا لەسەر فەیژێ یا لە شوێنێکە کە شوێنی خەو نییە یعنی خەو شاڵاوی بۆ هێنێ هێرشی بۆ ئێنێ بەبێ ئەوەی خۆی بیەوێ بەڵێواتە لە ناکەوی شتەکە ڕوئە لە خەوی هێرشێکە بۆ ئێنێ ئەمە پێڵێن بە ئینگلیزی نارکۆلێپسی ینی ئەمە بەڕاستی زۆر مەترسیدارە بۆچی چونکە لەوانەیە لە کاتێکا بۆ نمونە تۆ سیارە لێ خوڕی لە پڕ خەویە لە پڕ خەو هێرش بێ ئەبێ بخەوی لەم حاڵەتانە تۆ ئەبێ وریابی یەکسەر ئەبێ لابیت لە ڕاستی ئەبێ لابیت و بچیتە شوێنێکی ئارامەوە سیارە لێ نەخوڕی و بخەوی و زۆر جار خەوەکەمی 5-6 دقیقه 10 دقیقه تا 15 دقیقه چارەشی ئەو پەڕەکەی 20 دقیقه ئەو 20 دقیقه خەوتی ئارامی بیتەوە هەڵەسیتەوە و وریابیتەوە ئەمە حاڵەتێکە زۆر جار هەندێک کەس نازانێ ئەبێ بەهۆی چی ئەبێ بەهۆی هین ئەبێ بەهۆی ڕووداوی سیارە جۆرێکی تر هەیە لە خەو یعنی کێشەی خەو
کێشەکە وەکوتم لە مەسلەی نەخۆشی هەناسەدان و ئەوانە بەڵێ هەیە بەڵێ اینجا جۆرێکی تر هەیە لە کێشەکانی خەو نائارامی لە خەوا بۆ نمونە هەندێک کەس هەیە لە پڕ هەڵەسێ تووڕەیە نائارامە زۆر ئەقیڕێنێ هاوار ئەکا ئەقیڕێنێ ترسی زۆری هەیە ئەمەش یعنی کێشەیەکی زۆر گرنگە لە خەوا هەندێک کەسێ بۆ نمونە لە کاتی خەوا ئەوە زۆرتر لە مناڵایە 8 ساڵ و 9 ساڵ وانە هەڵەسێت لە کاتی خەوا هەڵەسێ و ئەڕوا و ئیشەکە و دەست بۆ شتە باوانێ ڕوودا و دروستکە لەوانێ لە پلیکانە بکەوێتە خوارێ لەوانێ تووشی کێشە بێ بەڵێ واتە جۆرەکانی زۆرن و هەریەکەیان بێگومان پێویستی بە گفتوگوی زۆر زیاتر هەیە بەڵام ئێمە کاتەکەمان ئەم نەمە و دکتۆر زۆر سپاس بۆ ڕێنمایەکانت ئاخر شت یەک نیو دقە ڕێگەم بێ زۆر گرنگە ئەگەر هیچی کێشەی خەوی هەبوو زۆر هەڵەیە پەناباتە بۆ مادەی هۆشبەر و وەکو مەشروب و ئەوانە ئەوە بە زۆر هەڵەیە وەجگەلەوە هەڵەشە لە ڕاستی ئەمە بۆ زۆرتر بۆ دەرمان خانەکان بە هیچ جۆرێ دەرمانی خەو نابێ بن بە خەڵک بەبێ ڕەشەتەی دکتۆر بە زۆر جار ئەمانە ئەچن مادەی خەو یا لە بڵێن لە کارمەندە پزیشکەکان کە یادیان هەیە ئەچن یعنی هەندێکیان ئەچن حەبی خەو ئێن بە خەڵک ئەوە زۆر خراپە تووشی ڕاهێنان بە مادەی هۆشبەر مادەی خەو حەبی خەوەکەن دوایە کێشی زۆر دکتۆر میلاتۆنین ئاستاییە یاخود ئەویش هەر نابێ بەکاربهێنرێ بەبێ ڕێنمایی ئەزانی کێشەکە میلاتۆنین لە ڕاستیە یارمەتی سەرەتای خەوەیە سەرەتای خەو بەڵام وەکوتم ئەگەر بۆمان دەرکەوت کە هیچ کێشەیەکی تری نییە ئەم کەسە بچێ میلاتۆنین وەرگێ لە ڕاستی کێشەیەکی ئەوتۆ نییە بەڵام لەوانەیە نەزانی کێشەی ینی هۆی خەوە کەم خەڵەکە چیە بەڵێ زۆر سپاس دکتۆر بۆ ڕێنمایەکانت بە هیوای تەندروستێکی باش و خەوێکی باشین بۆ هەمووتان بێگومان خەوتنێکێکە لە ئەو شتە ڕۆژانەی کە هەمومان پێویستمانە بۆ ئەوەی کە ڕۆژێکی چالاک و تەندروستمان هەبێت